بەڵام من لەنێەوە بینایم کەوا بڕیارە بکرێ بە نووسنگی پاسپۆرتی چەمچەماڵ لەسەر دوای ئامادەکاریەکان و ڕێکاری ئیداری و یاسایەکان بۆ کردنەوەی نووسنگی پاسپۆرتی چەمچەماڵ. عەمی سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی میوانمەدە لە خۆی پرسم. کاک سالار سڵاو دەبێ مودەی پێش ئێستا هەر لەم شوێنەوە ڕادگەیان کە نووسنگی پاسپۆرتی چەمچەماڵ ئەکرێتەوە ئەو پرسە بۆ تاخیر بوو ڕێکاری ئیداریەکان چۆنە ڕابڕێوە؟ بەڵێ وەکو بەڕێستان ئاگدارن لە ساڵی 2009 ساڵی پار ڕەزامەندی توانیمان ڕەزامەندی حکوومەتی ناوان بەغداد وەرگرین، هەروەها حکوومەتی هەرێمی ڕەزامەندیدا لەسەرکردنەوەی نووسنگی پاسپۆرتی چەمچەماڵ. هەر ساڵی پار پێش 7 مانگ پێش ئێستا نووسراوێکمان ئاراستەی وەزارەتی ناوخۆ کرد لە هەولێر کەوا بڕی 335 میلیۆن دینارمان پێویستە بۆ ئەوەی پێداویستیەکانی ناو بیناکە دابینکەین تاکو ئەم دایرێ بکەینەوە، پێویستی بە بڕی بودجەیەکی 335 میلیۆن دیناری بوو. دوای ئەوەی کەوا ڤایرۆسی کۆرۆنا هاتەکایەوە هەر بووە هۆکار بۆ ئەوەی بودجە کێشەی بۆ دروست بێ لە حکوومەتی هەرێما، بۆیە تاکو ئێستا چاوەڕێنەکانمان بە فیڕۆ ڕۆشت و نەتوانرا ئەو بودجەیە دابین بکرێ بە هۆکاری ڤایرۆسی کۆرۆناوە. بۆیە بڕیارماندا ئێمە لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی بە ئەفسەر و کارمەندانەوە کە چیتر لەوە زیاتر چاوەڕێ نەکەین بۆ کردنەوەی نووسنگەکە و چاوەڕێ ئەو بودجەیەش نەکەین و خۆمان قۆڵمان لێ هەڵماڵی لێرە و لەوێ توانیمانکەوە ئەو پێداویستیانێک کەوا پێویستە بۆ کردنەوەی بەڕێو دایرەکەی جیاوازاتی چەمچەماڵ دابینیکەین. ئەمڕۆ لێرەین هەموو پێداویستیەکانمان دابین کردووە، هەموو ئەجیزە و مستەلزەمات کەوا پێویستە بۆ دایرەی جیاوازاتی چەمچەماڵ ئامادە کراوە، نوقسانی نەماوە. ماوەتە ئەوەی کەوا نووسراوێک ئاراستەی حکوومەتی ناوەندکەین بەغداد تیمێک بن سیرکەن بزانن ئایا پێداویستەکان هەمووی لە شوێنی خۆیەتی. دوای ئەو تیمە لە بەشێوەیەکی ئەلکترۆنی ڕەبتی ئێرە بە بەغدادەوە کات. ئێستا ڕێکارە ئیداری و یاسایەکان هەموو تەواو بووە، ماوەتەوە تەنها ئێرە ڕەبتکەین بە بەغدادەوە لە ڕێگەی ئەو تیمێکچەندێکی ترە نووسنگی بکرێتەوە بە ڕووی وڵاتانە. بەڵێ ماوەتەوە بەس ئەوەی کەوا ئێمە ڕۆشتینەوە نووسراوێک ئاراستەی بەغدادکەین و چاوەڕێی تیمەکەکەین تاکو ئێرە ڕەبتکەن لە ڕێقەمە سناییەوە بە بەغدادەوە. ئەو کاتە لێرە لە خزمەتی هاوڵاتیانە بین و پێویست ناکە لەمە دوام لەسەر ڕاستپاردەی جەنابی کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە باشترین شێوە بتوانین خزمەتی هاوڵاتیانی دەڤەری چەمچەماڵ بکەین. پێویست ناکە لەمە دوام خەڵکی چەمچەماڵ بێن بۆ سلێمانی تاکو لێ ببن بە خاوەنی پاسپۆرت، باوکو لێرە لەم بینایە هەموو پێداویستیەکان ئامادەیە لێرەیانکەین بە خاوەنی پاسپۆرت. پرسیارێکە لەسەرەوەی لەم سنوورە ژمارەی زۆری دەرچوو دانەمەزراوەیە، ئەو کارمەند و فەرمانبەرانی بۆ نووسنگەیە قرارەکار بکەن و لەسەر پیشەیان بەردەوام بن لە سلێمانی و دابینەکریا خۆت فەرمانبەری نویان بۆ دامەزرێت. بەڵێ دوو ڕێگە هەیە. ئێمە تاکو ئێستا بۆ کردنەوەی نووسنگەی ڕانیا هەروەهاکردنەوەی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی هەڵەبجە تیمی خۆمان نات تاکو دوایی لەوێ کارمەندیان بۆ دامین کرد. دوو ڕێگە هەیە، ئەویشەوەیەشی چه حکوومەتی هەرێم دامەزراندنی بۆ بکات بۆ ئەم دایرەیە ئەگەر توانی ئەوە بکە، ئەگەر نەشی توانی ئەکرێ لە دایرەکانی کەەوە بە تەنسیب بەیا بە نەقڵ بیان هێنێ. بەڵام بڕگەی یەکەمی یەکەم جار ئێمە تیمەکانمان لە سلێمانیەوە دێن تاکو لێرە دەست بەکار بین و خەڵک بکەین بە خاوەنی پاسپۆرت، دوای ئەوە دامەزرانەکە لە سوێ حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باش. لەسەر ئەو دوکانانی کە کاری ئینسیساق و یاخۆ لە بەردەم هەر نووسنگای خود بەڕێوەبەرایەتی پاسپۆرت ژمارەی دوکانن پیشەوەرکاری تاکەن، لەسەر ئەو ڕێکارانە چییە؟ هیچ یاسایەکە یاخود ڕێنماییەکەی بۆ پێدانی دوکان بۆ هاوڵاتیانە؟ هینێک نییە، ژمارەیەک نییە بڵێ تۆ ئەم بەڕێوەبەرایەتیە ئەم نووسنگەی پاسپۆرتە پێویستی بە یەک دوکانە یا دە دوکانە کراوەیە ئۆپنە، چەند کەس تەقدیمی کات ئەتوانێت تەقدیمی کات ئەوەندە کەوا مەعیشەتیان دەربێنێت ئیشەکەیان یەکەم جار لە هاوڵاتیەکە هاوڵی هاوڵەتێک مەبەستی بوو ئەچێتە لای دادوەر لێرە لە قەزای چەمچەماڵ محکەمەی چەمچەماڵ لەوێ لە لای محکەمەی بەدا داواکاریەک تەقدیمەکە عریزەیەک بە حاکماڵێ منەمەوەیە لە نووسنگی پاسپۆرتی چەمچەماڵ سینساخ یا وێنەگر یا شتێکی کەمە بێ و ئەوش ئاراستەی لایەنی پەیوەندیدار دەکات و کێشەیەک نابینم لەوە. زۆر باشە. زۆر جار پرسیارەکەی ناو بەناو حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوچە جاجاکان نووسنگی تایبەتەوە دەرکردنی پاسپۆرت ڕکاتەوە، بەڵام ئەوترێ جیاوازی هەیە لە نێوانی تەرخانکردنی پارەکان لە نووسنگی شارێک بۆ شارێکی تر. ئێوەکو بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی تا چەند هەست بەمە ئەکەن؟ بۆ نمونەکە لە شارێ بکرێتەوە بڕی 500 میلیۆنی بۆ تەرخانکرێ چەمچەماڵ خۆتاڵەن 300 میلیۆنی پێویست بۆ، بەڵام دابین نەکرام جاکاریەوە بە دیرەکەن هیچ. ئێمە بە ئەوەی ئەیبینین بە هۆکاری ڤایرۆسی کۆرۆناوە و هەروەها
نەبوونی بودجێ لە حکوومەتی هێرێما خۆرزانین کێشە قەیرانی دارایی هەیە ناتوانێت هیچ بڕەپارێک بۆ نووسنگی پاسپۆرتی چەمچەماڵدابین کرێ بەڵام لەگەڵەوەشا نەوەستاین بڕیارماندا تاکەی بوەستین پێویستام دەڤەرە وەکو کاقوبادوتی ئەبێ خزمەت کرێ بۆیە قۆڵمان لێ هەڵماڵی لێرە و لەوێ توانیمان هەموو پێداویستەکان دابینکەین و ئیتر پێویستمان بۆ بودجێ نەماوە کردنەوەی نووسنگی چەمچەماڵ تا چەند قورسایی سەر بەڕێوەبەرایەتی سلێمانی کەمترەکات تا چەند زەرور بووم سنوورەکەەوە خۆتان لە نفوسێکی زۆری و پێویست بوو یەکەم ضرورەتی لەوە هاتکەوە پێویستە خزمەت گوزاری بگا بە هاوڵاتی لە نزیک ماڵەکەی خۆی ئەوە لە هەموو گرنگترە ئیتر کێشەکە لەوەیانە بوو چەندێک لەسەر شانی من لە سلێمانی ئەرکەکان سووکەکە یەکەم کار ئەوەیە کە چۆن ئێمە خزمەتی هاوڵاتیکەین لە نزیک ماری خۆی بە ئاسانترین شێوە بە سادەترین شێوە ئەوە زۆر گرنگ بوو خاڵی دووەم بێگومانکردنەوەی نووسنگی چەمچەماڵ کە لێرە زیاد لە 200,000 هاوڵاتی هەیە لە دەڤەری چەمچەماڵ و مەدینە شۆڕش کە خاوەن تەسحیحی زۆرن لە شەهید و ئەنفال ئەرکیشی زۆر لەسەر شانی ئێمە کەمەکاتەوە لە سلێمانی بۆ خەڵکە نایە بۆ خۆشیان عەزابی ڕێگە و هاتوچۆ ناکێشن لە مۆدووە بەڵکو لێرە ئێمە لە خزمەتیانە دەست خۆش بە سپاس بۆ ئامادەبوون بۆ زانەرەکانتانەوەی گوێتان لێ بووە بینەری بنووتەی عەبدولسالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی بوو لەسەر دوایین ئامادەکاریەکان وەگەڵ ئاماژەی پێکرێسە بەشی زۆری پێداویستەکانی نێو نووسنگەکە ئامادەیە و ئەوان ئامادەی خۆیان نیشاندا و فەرمانبەر و کارمەندی پێویست بۆ نووسنگەکە تەرخانکەن و چاوەڕێی وەڵامی بەغاڕن بۆ کردنەوەی نووسنگەکە بە تەواوی بەڵێ ڕزگار سپاس